چۆنی تەقالی قوربانی بۆ کچوانیت کە جوانیت. لە ساڵی 2023دا لە کارێکی 964دا 3 سەگی نابینامان هێنایە سلێمانی لە ئیداری گەرمیانەوە. ئێمە هێنامانە شاری سلێمانی ئەو 3 سەگە نابینایە و ڕادەستی یەکێک لە ئاژەڵ دۆستەکانمان کرد، ئەوی شادیەخان بوو. ئەمە یەکێکە لەو سەگە نابینایانەی کە هەیە. خات و شادی سڵاو لێبێ. سڵاو لە جەنابتان. ئەمە یەکێکە لەو سەگانەی کە لە ساڵی 2023 ئێمە هێنامانە ئێرە و کاری ئیشمان لەسەر کرد. لەسەر دۆخی چۆنە بۆی ئەمەیان ماوە؟ سەرەتا بەخێرتتان ئەەکەم و دەستخۆشتان لێکم. ئەرەوەڵا هەر ئەم دانیان ماوە بەداخەوانی تر شارەوانی سلێمانی بردیانە شەڵتەرەکانی بەداخەوە کە من چەندین جار ئەمە شەشەمین جارە منم سەگە بێلانانی کە لە زگماکیەوە و خۆتان ئاماژەتان پێ چاویان لە دەستداوە هە لە زگماکی و لە بوونیانەوە تا ئەم تەمەنە من گەورەم کردن بەس بەداخەوە براون بۆ شەڵتەرەکەوانی تر و ڕادستیان نەکردینەوە کە لە کاتێکامانە زانی چاویان نابینایە هیچ زەرەر و زیانێکیان نیە ئەسڵەن کەس نابینن بەڵام ئەزانن کە هەر لە گرتنە زۆر باش بەدەستیان و یعنی هیچ ڕاکە و شتێکیان نییە نابینن کە تۆ کوێرێک بگریت زۆر ئاسانە بەداخەوە تا ئێستا خوشک و براکەی تری لە شەڵتەرەکە ماونەتەوە و ڕادستیەمەیان نەکردەوە بەس بە تەنها ئەم ماوەتەوە ینی تەندروستی باشە و هەم نەزۆکمان کرد و لەسەر ئەستۆی خۆمان و بۆی کە بژی زیاتر بژی و هەڵبەت ئەمانیش حەزیان بە ژینگە و بە ژیان و بە سروشتە. ئەمە ئەو کاتێک کە هێنام دۆخیان خراب بوو لەبەری ترسا بوو خۆشە باسی ئەوە کرد کە دواتر چۆن هەوڵتانەکە ڕان بێنەوە لێسامە کە لەسەر شەقامی شێسا سەگەیان. بەڵێ بێگومان هەڵبەت بە هەموو ئاژەڵێک بە بەزەی بە میهرەبانی بە سۆز بەخشین پێی بێگومان ئەو ئاژەڵا بێتە هاوڕێی تۆ بە تایبەتی سەگی بێلانە بەداخەوە کە لێستایە بە ئاژەڵێکی دڕندە ناسێنراوە کە ئەوانە هەمیشە هاوڕێی مرۆڤن ئەنی بڕوانن ئەگەر تەنانەت بە نابیناییش ئەو هاوڕێتی تۆکە تەنها بە دەنگی من تەنها بە هەست و نست ئەژی لەم ژیانە و لەگەڵ ئێمە بوونی هەیە ینی شتێک نییە لەوەی کە بڵێ ئەمە نابینایتر من ناناسێ نەخێر بە ئەوەی کە زۆر بە میهرەبانانە پەروەردەمکردن زۆر بە میهرەبانانە ئاگام لێیان بوو چاودێریم کردن بەڵێ گەیشتە و ئاستەیەکی ترێسە بەس بە دەنگ ئەزانێت کە من لێرم کە من هەم و لەم سنووری خۆشی دوور ناکەوێتەوە. زۆر سپاس بۆ تۆ